لە ئێستادا لە شاری کەرکووک کۆڕێک بۆ شیکردنەوەی قۆناغەکانی گەشەکردنی شعری باو بۆ یەکێک لە نووسەر و شاعیرە دیارەکان کە ئەویش دانا عەسکەرە لەژێر ناوی لێدان لە گوتاری شعری باو ڕێکخرا. لە ساڵۆنی شەقامی کۆماری لە شاری کەرکووک مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر دانا عەسکەر ڕێکخست لە کۆڕەکەدا کە بەناونیشانی لێدان لە گوتاری شعری باو ڕێکخرا بوو. نووسەر و شاعیر دانا عەسکەر شیکردنەوەیەکی بابەتیانەی بۆ قۆناغەکانی گەشەکردنی شعری باو پێشکەش کرد. دوابەدۆی ئەوەش لەلایەن ئامادەبووانەوە گفتوگۆیەکی چڕ لەسەر بابەتەکە کرا. بابەتەکەی من بەناونیشانی لێدان لە دیسکۆرسی شعری باویان لە گوتاری شعری باو ئەم بابەتە توانم بڵێم سەردێکی مێژووی قۆناغێکی دیاری کراوە لە ئەدەبیاتی عەرەبی و ئەدەبیاتی کوردی بە تایبەتی لە دوای شکستی 1967 یۆنیۆ کە شەڕی عەرەب ئیسرائیل سەری هەڵدا لە دوای ئەمەوە ئیتر گروپێکی چیرۆکنووس و گروپێکی شاعر لە مەسر سەر هەڵئەدەن بۆ ئەوەی بووە بە تایبەتی شعری عەرەبی مصری بە ئاقاری شکایە بڕۆیتر ئەمە درێژە پێدەری دەبێت لە لوبنان و لە مصر و لە عێراق دوجار لە هەرێمی کوردستان یا لە کوردستان گروپی ڕوانگەدا دەمەزرێەوە گروپی کفریدا دەمەزرە ئیتر ئەلێرۆ ڕوتی ئەدەب لە ناوچەکە بە ئاقارێکی باشترە ئەڕوا و بەڵام بەداخەوە لەبەر هۆکاری سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتی جاری سەر لەنوێ ئەم هەڵبەز و دابەزێکە بێت لە ئەدەبیات و لە شعری ناوچەکە.